سڵاوتان لێبێ هاوڕێیان خۆشحاڵم کە لەم ڤیدیۆیەدا هاتمە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست. کاتێک خودا قسەی لەگەڵ موسا کرد سەلامی خوای لەسەر بێت لە دۆڵی پیرۆز و فەرمانی پێکرد کە فیرعون بانگێش بکات تا باوەڕ بهێنێت. موسا سەلامی خوای لێبێت داوای لێکرد دامەزراوی بکات و براکەی هاڕوونی لەگەڵدا بنێرێت تا پاڵپشت و پشتیوانی بێت. خدای گەورەش بە داواکەی موسا ڕازی بوو و دوو موعجزەی پێدا تا پێغەمبەرایەتی خۆی بۆ فیرعون بسەلمێنێت. یەکەم موعجزەی گۆڕانی دارەکەی بوو بۆ مارێکی گەورە، دووەمدانە دەست لە گیرفانی دەربهێنێت و سپی و درەوشاوە بێت وەک مانگ. دواتر فەرمانی کرد کە بەنی ئیسرائیل ئازاد بکات لە کۆیلایەتی، هەروەک لە قورئانی پیرۆزدا هاتووە و دەڵێت: فأتيا فرعون فقولا إنا رسول رب العالمين أن أرسل معنا بني إسرائيل. وەکاتێک موسا گەشتە میسر براکەی هاڕوونی برد و چوون بۆ کۆشکی فیرعون و داوای چاوپێکەوتنیان کرد و چوونە لای. فیرعون وتی چیتان دەوێت؟ و پێیان وت هاتووین بانگت بکەین بۆ لای خوای زەوی و ئاسمانەکان بۆ ئەوەی تۆ گەلەکەت باوەڕی پێ بهێنن. فیرعون سەرسام بوو، بەخۆ بەززانینێکەوە وتی: چۆن دەوێریت ئەم قسانم بەرامبەر بکەیت لە کاتێکدا من گەورەم کردیت و پەروەردەم کردیت لە کۆشکەکەمدا؟ لە دوای ئەوەی پیاوێکت بە پێتاوان کوشت و بوویتە بکوژ هاتوویتەوە و ئەم قسانە دەکەیت. موسا سەلامی خوای لێبێت وتی کە ئەو پیاوەی بانخەس نەکوشتووە و ئەوە پێش ئەوە بوو کە خودای گەورە قسەی لەگەڵدا بکات و پێغەمبەرایەتی پێ بدات. دواتر وتی فیرعون باوەڕ بهێنە بەخوا، خوای هەموو جیهانیان. فیرعون وتی ئەو خوای جیهانیانە کێیە کە باسی دەکەیت؟ موسا وتی خوای زەوی و ئاسمانەکان و ئەوانەشی کە لە نێوانیاندان. فیرعون سەیری دار و دەستە و شوێن کەوتوانی کرد بە زەردەخانەیەکی خۆ بە زلزانانەوە و بە گاڵتە زاریەوە وتی: ئایا گوێتان لێ ئەم شێتە چی دەڵێت؟ بانگەشەی بوونی خوایەک دەکات جگە لە من، و من هیچ خوایەک نازانم لەم دنیایەدا بۆ ئێوە جگە لە خۆم. خوای گەورە دەفەرموویێت: قال لمن حوله ألا تستمعون قال ربكم ورب آبائكم الأولين قال إن رسولكم الذي أرسل إليكم لمجنون. لێرەدا فیرعون تووڕە بوو لەو قسانەی موسا بەرامبەری کردی وەوتی کە زیندانی دەکات و ئەشکەنجەی دەدات ئەگەر لەو قسانی پاشگەز نەبێتەوە و لە بەردەمیدا کڕنوش نەبات. و موسا سەلامی خوای لێبێت وتی ئایا هەر زینداریم دەکەیت ئەگەر بەڵگەی ئاشکران پیشاندای لەسەر پێغەمبەرایەتیم و ڕاستی قسەکانم؟ فیرعون پێی وت چیت هەیە نیشانمان بدە. موسا سەلامی خوای لێبێت دارەکەی دەستی فڕەدا بووە مارێکی زیندوو. دواتر موسا دەستی لە گیرفانی کرد و دەری کردەوە، هێندە سپی بوو وەک مانگ دەدرەوشایەوە. فیرعون بەو دیمەنانەی کە بینی سەرسام بوو و ترس چووە دڵیەوە، بەڵام ئەوەی بۆ شوێن کەوتووەکانی ئاشکران نەکرد و پێغەمبەری خوای تۆمەتبار کرد بەوەی جادوگەرەوە دەیەوێت خەڵکی بە جادو قسەکانی هەڵخەڵەتێنێت و بەڵێنی پێدا کە کۆمەڵێک جادوگەری بۆ بهێنێت کە هەمانکاری ئەو بکەن و درۆکانی ئاشکرا بکەن لە پێشچاوی خەڵکدا. و موسا وتی کە ئەو ئامادەیە و لە ڕۆژی زینەدا لە مەیدانی کۆشک ئامادە دەبێت. و ڕۆژی زینە ڕۆژی ئاهەنگێڕان بوو لای گەلی فیرعون کە تێیدا هەمویان کۆدەبوونەوە. و موسا سەلامی خوای لێبێت دەویست کە ڕوبەڕووبوونەوەی نێوان خۆی و جادوگەرەکان لەو ڕۆژەدا بێت بۆ ئەوەی خەڵکی موعجیزەکانی خوا ببین و باوەڕی پێ بهێنن. فیرعون فەرمانی بە پیاوەکانی کرد تا باشترین و شارەزاترین ساحیرەکان لە سەرانسەری وڵات بۆ کۆ بکەنەوە و لە هەموو شارێک ساحیرێکیان هێنا. لەو سەردامەی موسادا سیحر لە میسردا زۆر بەربڵاو بوو و ساحیرەکان لە بەردەم فیرعوندا کۆبوونەوە و داوایان لێکرد کە پاداشتیان بکات گەر بەسەر موسادا سەرکەوتن. و فیرعون وتی کە پاداشتێکی گەورەیان دەکات و دەبنە کەسانی نزیک لە فیرعونەوە. خودای گەورە فلما جاء
قالوا لفرعون أئن لنا لأجرا إن كنا نحن الغالبين قال نعم وإنكم إذا لمن المقربين. ڕۆژی ڕوبەڕووبوونەوەکە هات و موسا لەگەڵ براکەی هاتنە شوێنەکە و فیرعون دار و دەستەکەشی ئامادە بوون. ئەمەش بەهۆی ئەوەی فیرعون فەرمانی پێکرده بوون ئامادە بن چونکە وای بیر دەکردەوە کە دەیباتەوە. موسا سەلامی خوای لێبێت چاوی بە جادوگەرەکان کەوت و ویستی بانگێشتیان بکات تا باوەڕ بهێنن، بەڵام لە لێوان خۆیاندا گفتوگۆیان بوو. ڕێکەوتن لەسەر ئەوەی موسا کەسێکی جادوگەر و درۆزنە و دەیەوێت هەڵیان خەڵەتێنێت، بۆیە زیاتر ڕقیان لێ دەبۆیەوە و پێیان وت ئەی موسا یان تۆ سەرەتا دەست پێ بکە و دارەکەت فڕە بدا یان ئێمە سەرەتا دەست پێ دەکەین و دارەکانمان فڕە دەدەین. موسا فەرمووی ئێوە دەست بە جادوەکانتان بکەن. بەم جۆرە جادوگەرەکان دارەکان و پەتەکانی دەستیان فڕە دەدا و فێڵیان لە چاوی خەڵکی دەکرد تاوای ببینن کە ئەمانە ماری ڕاستین و ئەمەش دیمەنێکی گەورە بوو کە هاوشێوەی نەبوو. لەوەوە پێش موسا سەلامی خوای لێ بێت ترسا لە بینینی ئەم دیمەنە، بەڵام خوای گەورە دڵی دامەزراو کرد و فەرمانی پێکرد دارەکەی دەستی فڕە بدە و موسا سەلامی خوای لەسەر بێت دارەکەی دەستی فڕەدایە سەرزەوی و گۆڕا بۆ مارێکی گەورە و زەبەلاح و مارەکەی موسا بەرەو مارەکانی جادوگەرەکان دەڕۆشت و یەک لە دوای یەک دەیخواردن. جادوگەرەکان بێدەسەڵاتمانەوە لە بەرامبەر ئەوەی کە بینیان ووتیان ئەم مارە ڕاستیە و جادو نییە و موسا سەلامی خوای لێ بێت جادوگەر نییە، بەڵکو پێغەمبەرێکی ڕاستگوێیە لەلایەن خوای گەورەوە نێردراوە. لێرەدا ئەو شتە ڕوویدا کە فیرعون پێشبینی نەدەکرد. هەموو جادوگەرەکان سوزدەیان بر بۆ خوای گەورە لە پێش فیرعون و دار و دەستەکەی و هەموو خەڵکیدا ووتیان باوەڕمان بە خوای جیهانیان هێنا، باوەڕمان بە خودای موسا و هاڕون هێنا. فیرعون زۆر تووڕە بوو بەوەی کە ڕوویدا و هەموو تووڕەی خۆی بە جادوگەرەکان ڕشت کە لە پێشگەلەکەی باوەڕیان بە خودا هێنا و پێیگوتن چۆن توانیتان باوەڕ بە خودای موسا بهێنن پێش ئەوەی من ڕێگەتان پێ بدەم. فەرمانی بە پاسەوانەکانی کرد و جادوگەرە باوەڕدانەکانیان دەستگیر کرد. دواتر فەرمانی کرد بە بڕینی دەست و قاسیان و هەڵیان بواسن لە بەرامبەر خەڵکی وەک سزایەک بۆ کفرکردنیان بە فیرعون. خدای گەورە دەفەرموویێت فألقي السحرة ساجدين قالوا آمنا برب العالمين رب موسى وهارون. و لە دوای ئەمڕۆ داوادار و دەستەکەی فیرعون ئارامیان لە دەستدا و بە فیرعونیا وت نەهێڵیت موسا و قەومەکەی خراپەکاری لە نێوان گەل و نەتەوەکەماندا بڵاو بکەنەوە. ئەگەر ڕێگەیان پێ بدەی وا لە خەڵکی دەکەم باوەڕ بەخوای موسا بهێن و کفر بە تۆ بکەن. و فیرعون بەڵێنیدا کە گەنجانی بەنی ئیسرائیل بکوژێت و ئافرەتەکانیان بکاتە کەنیزە و کۆیلا تا چیتر باڵا دەستیان نامێنێت و بەنی ئیسرائیل هیچیان لە دەست نەدەهات جگەلەوەی ئارام بگرن لەسەر ئەو کوشن و ئەشکەنجەدانەی فیرعون بەسەری دەهێنان تا ئەو کاتی خوددا سەریان دەخات و ئازادیان دەکات. خدای گەورە دەفەرمووێت فقالوا على الله توكلنا ربنا لا تجعلنا فتنة للقوم الظالمين. فیرعون بڕیاری دا کە موسا بکوژێت وەک سزایەک بۆ ئەوەی کە کردی و لە ترسی ئەوەی کە خەڵک شوێنی بکەون و باوەڕ بە خودا بهێنن. خدای گەورە دەفەرمووێت وقال فرعون ذروني أقتل موسى وليدع ربه إني أخاف أن يبدل دينكم أو أن يظهر في الأرض الفساد. وەکوڕەمامێکی فیرعون بڕوای بە موسا هێنا بوو، بەڵام ئیمانەکەی شار بووە لە خەڵکی لە ترسی ژیانی خۆی
ئەو کاتێک فیرعون بڕیاری کوشتنی موسایدا ویستی لە بڕیارەکەی پاشگەزی بکاتەوە و بە فیرعون و دار و دەستەکەی وت کە موسا هیچی نەکردووە تا شایانی کوشتن بێت و ئەگەر ئەوەی ئەو دەیڵێت درۆ بێت ئەوە درۆکەی ئاشکرا دەبێت و بەسەر خۆیدا دەشکێتەوە و ئەگەر ڕازگۆ بێت سوود وەردەگرین لە شوێن کەوتنی. بەڵام فیرعون گوێی بە قسەکانی نەدا و بە شوێن کەوتوەکانی وت ئەوەی من دەیڵێم دەبێت جێبەجێی بکەن و من خۆم بەرەو چاکەتان دەبەم و بە دڵنیاییەوە چیرۆکی موسا سەلامی خوای لێ بێت لێرەدا کۆتایی نایەت. بە ئیزنی خوددا لە ڤیدیۆیەکی تردا بۆتان تەواو دەکەین. بەم زۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەمان. زۆر سپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون. گەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەرێستا لایکی ڤیدیۆکەمان بۆ بکە و شەیری بکە لەگەڵ هاوڕێکانتدا و لە بیریشتان نەچێت و بینینی بابەتی ناوازە لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەت ساڵاک بکەن و هەر ڕخنەیەک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەمان هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسە و دووبارە سپاسان دەکەم بۆ تەمەشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.